فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەردەوام لا گەشە سەندندایە و ئێستا لا ڕووی تەکنیک و شێوازی کارکردنەوە یەکێکە لە فڕۆکەخانە پێشکەوتووەکان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لە نێوترین ئەنگاودا کە ئامانجلەی پێشخستنی توانە مرۆیەکانی فڕۆکەخانەکەیە لە بواری کەشناسی تایبەت بە گەشتە ئاسمانیەکان خولێکی 6 مانگە لە نێوان هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و نەجەف کرایەوە. بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی باس لەو بەرەو پێشوونانە دەکات کە لە ماوەی 14 ساڵی تەمەنی فڕۆکەخانەکەدا بەدەستاتووە. فڕۆکەخانەی سلێمانی تەنها فڕۆکەخانەی لە عێراقا کە بە کارمەندی خۆماڵی خۆمان دروستمان کرد بەڕێوەمان برد و برۆمان پێداوە لە پێشکەوتنیی زۆر لە بەرچاودا بەربارا و لەگەڵ فڕۆکەخانەکانی عێراق. ئەمە تەنها قسەی من نییە، بە راپۆرتی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق و بەو کۆمپانیانەی کە سەردانی فڕۆکەخانەکەن و بەو پسپۆرانەی کە هێنە فڕۆکەخانەی سلێمانی هەروەها ئاستی ئەدای کارمەندانی ئەمە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و ئەو کۆمپانیای کە لە فڕۆکەخانە کارەکەن بووین بە پێشەنجێک بۆ فڕۆکەخانەکانی عێراق و من لێتە ناشارمەوە فڕۆکەخانەی سلێمانی پێش ئەنجامدانی گشتپرسی بوو بە یەکێک لە فڕۆکەخانەکانی عێراق و نمونە بۆ فڕۆکەخانەکانی عێراق لە بەردەم دەسەڵاتی یاخود ڕێکخراوی فڕینی شارستانی وەکو نمونەی فڕۆکەخانەیەکی سیستماتیک پێشکەش بکرێ، بەڵام ئەنجامی گشتپرسی واگر کە ئەو کارە دواب بکەوە ئینشاڵڵا ئەمە بەردەوام بینەوە بۆی بینە نمونەی فڕۆکەخانەکانی عێراق لە بواری سیستم و جێبەجێکردنی ڕێنمایی و ڕێسانی دەوڵەتەکان. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لادەیان بەش و هۆبەی جیاواز پێکاتوە و هەر بەشە و لا ڕێگەی خشتە و بەرنمەیەکی تایبەتەوە کارەکانی لە ماوەی 24 کاتژمێردا ڕێکدەخات. بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی نەجەف باس لە ئامانجی نێوان هەردوو فڕۆکەخانەکە دەکات بۆ زیاتر پێشخستنی توانە مرۆیەکان. كذلك عندنا خطط أخرى إن شاء الله سوف نقوم بتنظيمها وإعداد خطة. هیوادارم لە داهاتوودا لە ڕووی تەکنیکیەوە سوود لە توانای یەکتر وەربگرین. تا ئێستا تێگەیشتنێکی زۆر هەبووە لە نێوان ئێمە و فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. هەروەها چەندین پلانمان هەیە بۆ داهاتوو بۆ زیاتر پەرەپێدانی هەردوو لا. وهذا الترحاب الجميل. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە سەراستی عێراق تەنیا فڕۆکەخانەیە کە سەنتەرێکی تایبەت بە کەشناسیەیە و لە ڕێخستنی گەشتە ئاسمانیەکاندا تەنیا پشت بە تواناکانی خۆی دەبەستێت. ئەو تیمێکەوە لێر کار دەکاتن توانیوێتی پشت بە خۆی بەستێەوە کارێکی گرنگە. ئەگەر بەراوردی بکەین بە فڕۆکەخانەکانی تری عێراق بە شێوەیەکی گشتی ڕەنگە فڕۆکەخانەکان لە سنتەرەوەواتە لە دەستەی کەژناسی عێراقیەوە راپۆرتەکانی کەژناسی وەربگرن ڕۆژانە. یەکێکی تر لە پێشکەوتنەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دامەزراندنی پەیمانگای فڕۆکەوانی شارستانی عێراقی لە قی سلێمانیە کە لە ساڵی 2013ەوە دامەزراوە. لایەندەیەکی نزیکیشدا بەکردنەوەی تاقیگەیەکی تایبەت بە چاودێری ئاسمانی فڕۆکەخانەی سلێمانی پێدەنێتە قۆناغێکی نوێوە. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەپێی راپۆرت و هەڵسەنگاندنی ڕێکخراوە تایبەتمەندیەکان یەکێکە لە فڕۆکەخانە پێشکەوتوەکان لە سەراستی عێراق و هەرێمی کوردستان. بەردەوام بەرپرسانی فڕۆکەخانەکەش لاولێوەدان فڕۆکەخانەکە ببەنە قۆناغێکی باشتر لە ئێستا. مەریوان بڵا، کورتسات نیوز، سلێمانی.